بەداخەوە من کاتی شەڕەکە لێ نەبم دوای شەیدبوونی گەشتمە کەرکووکەوەی لە هاوڕەکانیم بیستووە سەرنگەرەکانی بیستووە وتێتی بە هیچ شێوێ سەنگەر شۆڵ ناکەم لە پێناوی ئەم خاکا شەهیدەوەم. دو هەناسەی لەسەر خاکی نیشتیمانی کەرکووکدا و لە سلەیمانی ڕاستپاردەی خاکی نیشتیمانمان کردەوە بۆی بە ئارامی بنوێ لە باوەشی ئەم خاکە. براکەی ئێمە بۆ مەسلحەتی هەندێک کەس شەهید بوو، هەندێک کەسی نەفز نزم کە لە پشتەوە خیانەتیان لێکردن کە چۆن داوایان چۆڵکردن بەڕاستی نەک هەر براکە ئێمە هەموو ئەو شەیدانی کە دراوە بۆ کورد و کوردستان لە پێناو خاکی کوردستانە بە چۆڵکردنی سەنگەرەکانی دووە ئەوان بەسەر هاتووە. ئەوە سەلمێنەکە بەرگریان کردووە تا دو هەناسە تا دو فیشەکە پێیان بووە بەرگریەکی قارەمانانیان کردووە. ژمارەی ئەو شەیدانش شاهیدی ئەوادن کە بە بەرگریکردن لە کەرکووک ئەو هەموو شەیدانە دراوە و شاری سلەیمانی جارێکە سەلماندیەوە کە پارێزەری کەرکووکە ڕۆڵەکانی سلەیمانی هەمیشە پارێزەری کەرکووکن. ئێمە شانازی بە هەموو شەیدەکانەوەکەن بە براکەشمانەوەکەین لەبەرەوەی کەسێکی ترسنۆک نەبوو هەڵبێ لە سەنگەرەکان هەتا دوا هەناسەی خۆی هەتا دوا فیشەک بەرگری لە شاری کەرکووک کردووە. ئەوە گەورەترین سەربەرزیە بۆ ئێمە ترسنۆکەکانەوە بوون کە هەڵهاتن کە سەنگەرەکانیان بەجێهێشت کە بە مەرامی چەند فەرماندەیەک چەند کەسێک سەنگەرەکانیان چۆڵ کردو بوو بە هۆی شەیدکردنی ئەو هەموو قارەمانە. بۆ خاک ژیا بۆ خاک خۆیدا بە کوشت تەسلیمان بە خاک کرد. براکەم لە بنەماڵەیەکی هەژار پەروەردە بوو بۆ خاک پەروەردە بوو تەسلیمان کردەوە بە خاک و گیانی پاکی سپار بە خاک شەید بوو لە پێناوی خاک و وەتەنا کاکەی جان. هیچی ترم لە تعبیر لە چی عەزیزی برام کەم عەزیز پیاوە بوو باسی وتنی شایەتی و ئازایەتی ناکرێ. عەزیز پیاوێ بوو سەری بۆ دوژمن قەت دانێ ئەنەوان قەت نەئەترسا. لە دوی شەو من تەلەفۆنم بۆ کەوتم براکەم گەڕێرەوەتی کاکە عەیبە پیا بترسێەوە تەن بەجێ بێڵێ من لە پێناوی وەتەنا پێشمەرگەم بۆ پێناوی وەتەن بووم بە پێشمەرگە لە پێناوی ئەو خاکە خۆم دائانێم. دا سعات دوو نیوی شەو چووناوێ چەند دەقێمەین و یەکسەر لێیانداین شەڕ ڕوبەڕوونۆز دەزیبیەکەی شەڕی زیاد لە حەت خەڵک هەموو تۆپ و تۆپیانایش بە من دەڕعە بە دەبابە هەر هیچ کەس دێ ئەو پیاوە ئامادە نەبوو چۆڵیکە هەرەمان و وەرایت ئەبێ من لێرە شەید بم هەرچەند چە وەختی لە شەڕی درا لە کاتی درا دامی خواید بە حیاتی من ئامادە نیم سەنگەر بە چۆڵکەم لە هەموو کاتەکانە هەرهیبن هەرگیز جۆڵی ناکەم و بەجێ نایڵم. ئێمە بەجارێکی 70 نەفەر تەقەمانەکەین ئەوان بەجار 2 ملیۆن فیشەکە هاتە سەرمان لە 26 قۆڵەوە هەر لە سوچی تازە هاتە خوارەوە بۆ جادی قادزیە ئێمە تەقەمان لەسەر بوو ئێمە حسابی یەک سوچماکەی ئێمە ئەو ڕوبەڕووبوون یەک سوچماکەی بەس لە هەموو سوچەکانەوە ئێمە ئەوێماکە لە هەموو سوچەکانەوە تەقیان لێکردین. بەنای بنەماڵەکەمانەوە سەرخۆشی لە خۆمان و لەگەش خەڵکی کوردستانەگەین بۆی ئەم کۆسەوە یعنی بەڕاستەکەی ئەمە شیشی زۆر نادیادگارانەوە ئەوان قواتێکی زۆر و ئەمان بەتەنیا فۆجیە بوون هیچی مقاومی نەکرد بەس ئەمان مقاومە شتیا کردووە یعنی سەرخۆشی لە خۆمان و لەگەڵی کوردستانەگەین. کوڕی من شەیدە شانازی پێوە ئەکەم لەسەر خاک و ئاوی خۆی لەسەر مولک و ماڵی خۆی شەیدیان کرد. خوا جەزای بە خێرمان باتەوە خوا جەزای بە خێری ئەو کەسانەش باتەوە کە ڕەفیق و بەرادەری بوون و ڕۆیشتن لیوایەکی تەواو بەبێ ئەوە یارمەتیەکیان بدرێ. حەشد هجومی کردە سەریان بە هەموو تۆپ و هەرچی هەبوو پێی کێشان بەڵام خوا سەبەبکاری ئەم وەزع بگرێ. چی بڵێم؟ خوای گەورە ئینتیقامی لێ بزەنێ ئەوەی کەوای کرد خوای گەورە حەقیان بزەنێ ڕەفیقێکیشی ئەمشەو شەهید بوو لە پاڵیەوە ناشتیان چی بڵێم هیچم بۆ ناوترێ خوای گەورە سەبەبکاری بگرێ خوایەکیان خوای گەورە سەبەبکاری بگرێ ئامەزاکەی من کوژرا هەزارە ئایدر کوژرا شەهیدیان کردن چێ بڵێم فیشەکی گیانی هەوە لە زەری لە سەعات بۆ تا پێنجیمانی بەس نەخشێ ڕۆیشتووە بەخوا مۆبایلەکەی لێ کەوتە بوو ئەم مۆبایلە 3 دەستی کرد هەر تەلەفۆنمان بۆ کردوویەکێکی تراڵیە کرد
ڕەفیقەکەی وتی زەرەوەی زەرم خست بە سەرڕانی ئایارە وتی زۆر ڕامان کردە بوو هیلاک ببووین و توێتی ئەحمەد با تۆزە ئیسراحەتکەین وتی لە پاڵکایەکەەوە ئیسراحەتمان کرد یاخوا کوێر بم وتی سەرم خستە سەرڕانی ئایار وتی فیشەکی ئاگرینی یاد لەولاوە وتی کە چاوم کردە وتم ئایار با بڕۆین وتی ئایار بەمان یادم خوا حەقی ئایار بسەنێت مناڵێک بوو چی بڵێن بەپولێک بوو بەخوا خوا ئیندیقامی بسەنێ لە پێناوی ڕیفراندۆما لە پێناوی کورسێکەیە ئەو مناڵی خەڵقی یا بەکوشت خەڵقی کەرکووکی شار بەدەرکرد ئەگەمان لە خۆمان نییە بە هیچنەوە ئەگەانی هەرچەند هاوار بکەین و هین بکەین هیچ تاویزی هیچمان ناکێتێتەوەیان نییە شتێکی وامان لە دەستدا گەوارێک هەموو ماڵە شاهیدێک گەوارێک لە دەستەدەن یعنی بۆچی لە پێناوی چییە کاکە بەس لە پێنی منسەبیان ببێ لە پێناوی چیایە ئاقر زۆر بەداخەوە بۆم کوڕە جوانانە ئەم گەنجە جوانانە هەموو جارێ بێ هەر یەکێتی خوێنی خۆی بات و خوێن بڕێژە لەسەر ئەو خاکە زۆر بەداخەوە هەر ڕۆڵەکانی یەکێتی لە بێشەوە هەر سەروەری هەر ئەوە بۆ ئەوانی شەبە ئیشەڵڵا دوژمن چاوی کوێر ئەبێ یەکێتی هەر سەر ئەکەوێت و قەت شکست ناهێنێت یا ڕەبی خوا هەچی بوو بە سەبەبی ئەم هەموو فەقیرە ئەم هەموو کوڕی فەقیرە و ئەم هەموو مناڵی فەقیرە بە خاتری پێغەمبەر خوا لیان قبوڵ نەکەی نە نەوت بۆ ئێمەیە نە پارە بۆ ئێمەیە بەس کوشتنەکەی بۆ ئێمەیە